چیرۆکی ژنی ژێرباران نووسینی ئارام کاکەی فەلاح خوێندنەوەی شادیە عەبدول. من ئەو ڕۆژەی بووم بە 72 ساڵ قەت نەدەچوو بە مێشکمدا شتێک هەبێ دڵی پیر و بریندارم وەک کەلاوێک ئاوادام بکاتەوە. هەوایەک هەبێ ڕوحم وەک کۆلارێک بە ئاسماندا هەڵدا، پەنجەرەیەک هەناسێکی تازەم بۆ بێنێت و لە خۆمەوە حەزم لە ژن هێنان بێت و 2 سەعاتێک لە پارکی دایکدا بێخەم دانیشم و بیر لە 2 ڕۆژ بکەمەوە. منێک لەم تەمەنەمدا بۆ نیو سەعاتێک چوونە دەرەوە دەبێت 4-5 سەعات پلانی بۆ داڕێژم، دەبێ حەبەکانم خوارد بێ و تەخمیدانەکەم بیر نەچوو بێت، 2 جار ئاودەستی خۆم کرد بێت و گۆچانەکەم وەک ئەسپێک زین کرد بێت و چاویلکەکەم لەبیر نەچوو بێت، ئەو بێجگە لەو هەموو بلوز و پاڵتۆیی کە بە بەهاریش لێم دوور ناکەونەوە. نەوەکو ئەو ڕەشەباناشرینی کە لەم شارەدا هەست دەکەم 72 ساڵە بە دوامەوێ و دەیەوێ بگاتە هەموو ئەعزایەکی لەشم و دواگرەوم لێ بباتەوە. منێک لەوە دەترسم بنوم نەک ئیتر خەبەرم نەبێتەوە، منێک نازانم بۆ پشتم گەورەترین دوژمنمە و ئەژنۆم لە مێژە بە تەلەفۆنیش قسم لەگەڵ ناکا و هیچ پەیوەندێکی پێمەوە نەماوە، هەرچی دەخۆم پێم ناکەی و هیچ عینەکێک بیناییم ڕووناک ناکاتەوە و لە هەموو یاریکی تۆپتۆپێنی نێوان ڕیال مەدرید و بەرشەلۆنەدا تایمی دووەم پێش ئەو یاریزانێکی ڕیال بکرێتە دەرەوە خەو دەمباتەوە، بەڵام نەخێر هەرچی موت بە چەقەنەیەک دەستکاری دەکرێت. ئەویش ئەو ڕۆژە بوو کە کوڕەزاکەم لەگەڵ نەوزادی هاوڕێیدا کە بە نەوزادی شەترەنج ناسراوە هاتن بۆ لام و بە دیاریەکەوە پیرۆزبایی جەژنی لەدایک بوونیان لێ کردم. کە دیاریەکەم کردەوە یەکەم جار وام زانی وەک هەمیشە ئەم کوڕەزا سەختە چێم گاڵتەم لەگەڵ دەکات. هەمیشە لە ڕۆژی جەژنی لەدایک بوونمدا بە گاڵتەوە هەکبەیەکی پڕ لە نامی دڵداری بۆ دەهێنام و دەیوت ها باپیرە هەموو قەیرە ژنەکانی ئەم شارە نامەیان بۆ نووسیویت، ئەم نامەتەڕانە بگرە فرمێسکیان پێوەیە یان لەژێر باراندا نووسیویانە نازانم و ئەم ساڵیش چش باپیرە بوومەوە بە پۆستەچی تۆ دەدەی هەمویان چاوەڕێت دەکەن بۆ ڕەحمێکیان پێ ناکەی بۆ ئاوڕێکیان لێ نادەیتەوە گەر تۆ ئاوڕیان لێ نەدەیتەوە وەڵامیان نەدەیتەوە ئەو شاعیرە خراپانە هەڵیان دەخەڵەتێنن کە شعرە بێتامەکانیان لە گۆڤار و ڕۆژنامە و سەیتەکاندا بە لێشا وڵاو دەبێتەوە. بەڵام ئەم جارەوتی باپیرە تۆ قەت ناچیتە دەرەوە بۆ یەشتێکم بۆ هێناوی کە دەتوانی بچیت هەموو شوێنێک پێ ئەوەی بچیتە دەرەوە دەور و پشتت هەمیشە خەرەپاڵق بێت و بە سەدەها هاوڕێ نامە و کۆمنتارت بۆ بنووسن و لێت بپرسنەوە کێت بوێت دەتوانی بیبینیت و چیت پێ خۆش بوو گوێت لێ بێ. بێگومان ئەوەی نەدەچوو بە مێشکمدا ئەو بوو لاپتۆپێکم بە دیاری بۆ بێنێت و ببمە خاوەنی ئیمێل و فەیسبووکی خۆم. وتی هەفتەیەک تاقیب کەرەوە ئینتەرنێتیش لەسەر من گەر پێت خۆش نەبوو لاپتۆپەکەم دەرەوە و من مەمنونم. اینجا لەم تەمەنەی مندا کێ دەبێتە هاوڕێم کۆ هاوتەمەنەکانم. وتی تەمەنی تۆم نووسیوە دەتوانی نەینووسی بەشکم ژنێکیش بێتە هاوڕێت و بیهێنی. تۆ 10 ساڵ لەوەتی وازت لە نووسین هێناوە هەر لە ماڵەوەی چوو دەخوێنیتەوە و تەنیایت. لاپتۆپەکەی کردەوە و بە خێرایی فێری کردم چۆن بەکاری بێنم و کۆدەکانی لە کاغەزێکدا بۆ نووسیم نەک بیرم بچێتەوە. هەر لە 20 دقەی یەکەمدا چلکەسێکی کرد بە هاوڕێم و چەند گۆرانێکی شاکیرا و لەیدی گاگایان بۆ ناردم کە دەبووایە گەر پێم خۆش بن لەو شوێنەدا کلیکێکی لێ بکەم. دوایی ئیتر چەند وێنەیەکی ڕوت و مناڵی چاو بە فرمێس وێنەی تایبەتی خۆیان کە هەرێکە و هەڵدەستێ و دوێنەی بێتام دەگرێت و خۆی باشترین فۆتۆگرافەری دنیا ناگۆڕێتەوە. 2 ڕۆژی یەکەم ژمارەی هاوڕەکانم گەیشتنە 800 و فێر بووم کە منی شتێک بنووسم تا بزانم کەسێ هەبێ بەدڵی بێت و کۆمنتارێک لە ژێرەوە بنووسێت چونکە هەچ کەسێک دێڕێکی دەنووسی یەکسەر شتێکیان بۆ دەنووسی و من 2 ڕۆژی یەکەم سەرنجێکی زۆرم لێدان تا بزانم یاریەکە چۆنە تا زۆر ناشی و دەست و پلسپی دەرنەکەوم. بەڵام ماوەیەکی ویست تا تێگەیشتم کچێک نووسی بووی سرم لە پەنجەرەیەک ئاسی بووە 249 کەس ئەم دێڕیان بەدڵ بوو 24 کۆمنتاریان بۆ نووسی بوو 2 کەس خۆیان کردبوو بە قوربانی و یەکێک نووسی بووی ئەمە جوانترین دێڕە لەم ساڵدا خوێند بێتمەوە کچ هەروە لای ئێمە بێمافە و غەدری لێ دەکرێ و دەچەوسێنرێتەوە. یەکێکی تر نووسی بووی خانم ئایب نەبێت تۆزە چۆریکە وعد بێڕزگارت دەبێ 2 کوڕوەڵامیاندا بە و 1000 ژنێویان پێدا بوو کە بۆ کۆمنتاری وای بۆ کچە نووسیوە کە چۆری بکات. ئەویش نووسی بووی بڕۆ بکەن بەدڵی پەڵ نووسیوێتی و ویستێتی یارمەتی کچەکە بدات. ئەی گەرسەری لە پەنجەرە ئاسی نەبووە بۆ هەر لە خۆیەوە وای نووسیوە بۆ درۆمان لەگەڵ دەکات. چێکی تر نووسی بووی ئای ژیان هەر دەڕۆم و پێت ناگەم 57 کەس ئەم دێڕیان بەدڵ بوو کوڕێک بۆی نووسی بوو هەر تەواو ئەڵی باسی من دەکەی سوپاس. کوڕێکی تر نووسی بووی نەخێر ئەمەم باسی منە چێک هەیە لە قوتابخانەی خانزاد ناوی ژیانە دوای دەوام هێندە خێرا دەڕواتەوە بۆ ماڵەوە هەر بە شوێنی داڕا دەکەم و نایگەمێ بیرتان نەچێ من 2 جار ساڵی پار لە 100 مەتریدا یەکەم بووم کەچی بۆ کچە ناگەمەوە. کوڕەزاکەم ڕاستی کرد پێویستم بە چوونە دەرەوە نەبوو هەر لە ماڵەوە خەریکی خوێندنەوە بووم. وردە هاوڕێیان نەمابوون تا لە دەرەوە بیان بینم. لەم تەمەنەدا یەک دوای یەک خواحافیزیان لێ کردبووم و مردبوون بۆیە
بم لاپتۆپەوە هەستم دەکرد دنیا لە ژوورەکەمدایە لە بەیانیەوە تا ئێوارە بن لە فەیسبوک نەدەچوومە دەرەوە ئەوەی پێت خۆش بوو دەتبینی ئەوەی پێت ناخۆش بوو هەر دەتبینی گلەی و گازندا شەڕەجنێ و دڵداری کتێبی باش هاوڕێی جوان شەڕی حیزبەکان دەمبینی چ دزیەک دەکرێت کوڕێک لە چەمچماڵەوە دێڕێکی لە تۆڵستۆی دەرهێنا و بناوی خۆیەوە دەینووسی ئەوەی پارەی هەیە ئەوانەی لە گیرفاندایە کە پارەیان نییە هەزار دەستخۆشیان لێ دەکرد ئەو دێڕە جوانت چۆن بۆ هات بێ زەحمەت تۆ کیت یان دێڕێک لە ئۆڤیدۆس بەناوی کوڕێک لە تەختەخەوە هەموو عاشقێک ڕەنگی زەردە هی ئەو گولەیە کە بڕیوێتی نووسەرێک لە کانسکانەوە دێڕێکی مەدام دیسفێنگە هێنا و بەناوی خۆیەوە دای بەزاند و هەموو هاوڕێیانی فەیسبووکی بە خۆیەوە خەریک کرد تا کتێب هەبێ خۆمان هەڵناواسین یان مامۆستایەک لە هەولێرەوە دێڕێکی نیچە دەکات بەهی خۆی و دەنووسێ هەندێک جار ئەوانەی بە دیار نەخۆشیەکەوە دادەنیشن ئازاریان لە نەخۆشەکە زیاترە لە دهۆکەوە برادەرێک دێڕێکی ئەلیاسکانی تی دەکات بەهی خۆی و دەنووسێت ترسنۆک ئەو کەسەیە لە یادەوەریەکانی دەترسێ چێک لە شۆڕیجەوە دێڕێکی ئۆسکار وایڵ بەناوی خۆی ئیمزا دەکا ئێمە هەمومان لەسەر هەمان بەردوەستاوین بەڵام تەنها چەند کەسێکمان ئەسیرەکانی سەرسەرمان دەبینێ ژنێک لە ناحی شۆڕشەوە بە بەرچاوی هەمووانەوە دێڕێک لە ئەدۆنیس دەبات بەبێ ئەوەی بزانێت کە ئەدۆنیس تازە لە سلێمانی بۆ دەنووسێ دەسەڵات لە تێکست زیاتر دەترسێ وەک لە مردن منیش بۆ ماوەیەک بیرم کردەوە و ویستم یەکەم دێر بۆ هاوڕێیانم بنووسم تا زۆرم لە خۆم کرد و نووسیم گەر دەتەوێت بەرامبەرەکەت تاقی بکەیتەوە کە توی خۆش دەوێ بزانە هەڵەکانت دەبینێ گەرنەی بینێ ئەوە تەواو خۆشی دەوێت تا 4 سەعات چاوەڕێم کرد لە دوجاردا یەک کەس بەدڵی بوو کەسێک بەناوی ژنێک لە ژێر باراندا بۆی نووسی بووم براڤۆ بەڕێزم سوپاس ڕۆڵە بۆ ئەو دێڕە جا لە یاریەکە گەیشتم و نووسیم دەست بەرز دەکەمەوە و چاو دەنووقێنم 42 کەس بەدڵیان بوو 12 کۆمنتاریان بۆ نووسی بووم کوڕێک نووسی بووی دەست خۆش منیش کە چاو دەنووقێنم خەونی خۆش دەبینم کچێک لە هەڵەبجەوە نووسی بووی منیش کە دەست بەرز دەکەمەوە کۆترێک لەسەر دەستم دەنیشێتەوە کوڕێک لە دەربەندیخانەوە کۆمنتارێکی لەسەر ئەو دێڕە نووسی بوو هیوادارم لەسەر دەست درخنە نەکات کچەکەش نووسی بووی ئەوە چی دەڵێ ئەمرت نەبێنێ من بەڕاستمە ئیدی دوای ئەو ڕخنەیە ئیمێڵیان لەگەڵ یەکدا گۆڕیەوە و ویستم لە فەیسبوک بچمە دەرەوە تا نانێک بخۆم هەر بە لاپتۆپەکەوە نان و ماسێکم هێنا و چایەکەم خستە سەر و بە پەلە دێڕێکی نیشەم کردە هی خۆم و نووسیم زۆر ئاسانترە لە دوژمنێکت خۆش بی وەک لە هاوڕێیەکت 69 کەس بەدڵیان بوو یەکێک نووسی بووی ئەو دێڕەت ژیانی منی گۆڕی یەکێکی تر نووسی بووی لەوەتی خوێندومەتەوە نەنانم بۆ دەخورێنە ئەو یەکێ تعلیقی لەسەر ئەوە نووسی بوو خۆ ئێستا ڕەمەزان نییە ماڵت ئاوا بێ دەدەقە نابێ نووسیوێتی ئیدی بوو بە شەڕیان من کاتم نەبوو بزانم شەڕەکەیان بەچی گەیشت دێڕێکی ترم برد کە هی کارلۆس دافۆنە و لە ڕۆمانی سێبەری ڕەشەبادا دەڵێ ئێمە تا ئەو کاتە هین تا یەکێ بیرمان دەکات ئای چ دەنگدانەوەیەکی هەبوو 191 کەس بەدڵیان بوو 49 کۆمنتاریان بۆ نووسیوم و فرێی خوێندنەوەیان نەکەوتم تا دێڕێکی بیرتراند ڕاسێلی فێلسوفم بەناوی خۆمەوە دابەزان خەمی گەورە ئەوەیە کە نەزانەکان زۆر دڵنیان لە خوان و لێهاتوەکانیش زۆر دوودڵ دوای ئەو دێڕە هێندە شەو درەنگ بوو پێم سیر بوو تا کاتێکی وا درەنگ نەنووست بوو تا بەیانیش دەتوانم دانیشم چوم دەم و چاوم شت و بیجامی خەوتنم لەبەر کرد تا هاتمەوە بینیم باسی کووردە کە ئێمە وەک گەلێک چیمان هەیە و چیمان نییە نووسرا بوو کە ئێمە غاندیەکمان نییە کە ئێمە فرۆیدێکمان نییە نیوتن و ئەنیشتاینێکمان نییە نەک ئەوانە بەڵکو ئێمە ئیسماعیل یاسینێک عادل ئیمامێک ئەسمەهانێک یان هیچ نەبێ فەرید ئەتراشێکمان نییە منیش بە زەردەخەنەیەکی ماندووەوە ئەم دێڕەی دوایی سەرنجی ڕاکێشام و بۆ خۆشی کۆمنتێکم نووسی با هەمانە نووسیان کوا فەرید ئەتراشمان هەیە با تۆزێ بیر بکەنەوە وتیان کوا کێیە وتم نازانن نووسیان نە وتم ئێمە هەمانە بەس ئەوەی ئێمە لە جیاتی ئەو تەزبیحی بەدەستەوەیە چاوەڕێم نەکرد کێکی دەنووسێ کێ بەم دێڕە تووڕە دەبێت و کێ پێ دەکەنێ چوون بە زۆر خۆم خەوان بەیانی کە هەستم بە شادومانێکی سیر دەکرد کە دەمێک بوو لێمون بوو وەک تازە لەدایک بوو بێتمەوە زەردەخەنەیەک وە دەم و چاومەوە وەک مێشی محەبەت لێم نەدەبەوە یەکەم شت پێش دەم و چاوشتن لاپتۆپەکەم داگیرسان اینجا چام کردە خۆرێکە و سیرم کرد 83 نامە بۆ فەیسبووکەکەم هاتووە هەفتەیەک تێپەڕی و کوڕەزاکەم تەلەفۆنێکی بۆ کردم و پرسی کە لاپتۆپەکەم بەدڵە و لای خۆم گلی دەدەمەوەیان بێزار بووم لێ منیش سوپاسم کرد و وتم وەرە با هیچ نەبێ پارەی ئینتەرنێتەکەت بدەمەوە وتی بەمەرجێ دێم کە هەمیشە گەر کەسێک بناوی ژینێک لە ژێر باراندا کۆمنتی بۆ نووسیم وەڵامی بدەمەوە منیش پەیمانم پێدا ڕۆژەکان تێپەڕین و من لە تێپەڕینی کاتدا لە فەیسبوک شارزاتر دەبووم ڕۆژ بە ڕۆژ ماری هاوڕەکانم لە زیادبووندا بوو ئیدی هەرچیەکم دەنووسی بە باشیان خراپ بە سەدەها دەستخۆشیم بۆ دەهات هەر لە خۆمەوە دەمنووسی من دەستم نەشتووە چونکە دەستم لە دنیا شتووە هەر لەسەر ئیقاعی ئەو کچەی نووسی بووی
کە سەری لە پەنجەرەیەک ئاسی بووە من دەمنووسی دڵم بە تەنافێکەوە جێمەوە. یان دەهاتم دێڕێکی سوهرابم دەستکاری دەکرد و دەمنووسی باوکم دەست و خەتی هەتا بڵی خۆش بوو. بۆ بەیانی دەمنووسی ڕەنگە نەسەبم بچێتەوە سەر بەردێک لە هەورامان. چێکی کورد لە ستۆکهۆلمەوە دەستخۆشی بۆ ناردبووم و نووسی بووی قوربانی بەر بە بەردی هەورامان بم. بەخوا ڕاست دەکەی هەورامان لانکەی جوانی و دڵداریە. هەموو عاشقەکانی ئێمە بە ئەسڵ خەڵکی ئەوێن. شینین و فەرهاد، وەلی دیوانە و شەم، مەموزین، لاس و خەزاڵ و خەج و سیامەند و خورشید و خاوەر. برادێکیش لە قەڵاتزێوە بۆی نووسی بووی یەکجار واژنا ناخۆشت کرد ئەیش نووسی بووی بڕوا بکە. ئەوسا دایرەی نفوس لە هەورامان نەبوو تا تەسکەرە بۆ هەمویان دەرکەن. من ئەمەم لە باپیرم بیستووە ئەیش بۆ بەناوبانگ و کە لە ژیانیدا قەت درۆی نەکردووە. بیرم دەکردەوە و لە دڵەوە دەمنووسی مێژ و نهێنیەکانی خۆی دەپارێزێت. یەک کەس بەدڵی دەبوو ژنی ژێرباران. من ماوەی ئەم 3 مانگە هەچ کاتێک شتێکم لە دڵەوە نووسی بێت و هی خۆم بوو بێت سەرنجم دەدا ژنی ژێرباران تاقە کەسێک بوو کە بەلەشی تەڕەوە کۆمنتی بۆ دەنووسیم. وەک هەمیشە دەینووسی براڤۆ بەڕێزم سوپاس ڕۆڵە بۆ ئەم دێڕە من بەم دێڕانی تۆ منداڵ دەبمەوە. ئیدیوام لێ هاتبوو هەندێک جار تەنها لە دڵەوە دێڕم بۆ ئەو دەنووسی تا نووسەر لە ژیانیدایە پاڵەوانەکانی هێندە نرخیان پێ نادرێ و ناژین بەڵام کە نووسەر مرد اینجا پاڵەوانەکانی دەژین. تا ئەم نیوەڕۆیە خۆم نەگرت و بۆم نووسی بۆ پێم دەڵێیت ڕۆڵە کێ دەڵێ من لە تۆ گەورەتر نیم. ئەیش نووسی بەڕوا ناکەم ڕۆڵە من بێوەژنێکی پیرم تەمەنم 63 ساڵە. هەندێک جار لەبەر خاتری نەوزادی برازان فەیسبووکەکەم دەکەمەوە. ئەوە هەندێک جار شتی شەترەنجم بۆ دەنێرێ و شێتی شەترەنجە نان و ئاوی شەترەنجە. هاوڕێکانی هەر بە نەوزادی شەترەنج مانگی دەکەن بەڵام دێڕەکانی تۆم زۆر پێخۆشن و دەمێکە دەتخوێنمەوە. سوپاس بۆ نووسینەکانت. کەوای بود اینجا بۆم دەرکەوت ئەم ژنە دەناسم. ئەمە پوری نەوزادە نەوزادی شەترەنج هاوڕێ ئەو کوڕەزا ساختە چێم کە زوو پێم دەڵێ باپیرە. ئەو ژنەی ژێرباران نامی بۆ نەناردووی خوا گەر ناردی وەڵامی بدەرەوە. منیش هەمیشە پێی دەڵێم بەسەر چاو. من ئەم ماوەیە بەبێ ئەوەی پێ بزانم تەنها حەزم دەکرد بیر لە نووسینی دێڕی جوام بکەمەوە بۆ ئەو. ئێستا دەزانم بۆ کوڕەزاکەم لەگەڵ نەوزاد هاتن بۆ لام و لاپتۆپەکەیان بە دیاری پێدام بێ ئەوەی خۆمان پێ بزانین ئێمەیان کرد بە هاوڕێ یەکتر. ئەم ژنە گەر پوری نەوزاد بێت یەکێکە لە جوانترین ژنانی ئەم شارە. من بینیومە نەوزادیش زۆر جار باسی پوری کردووە. ئەم ژنە چەند ساڵێک لە پاریس دەژیا دوای مردنی مێردەکەی بە شێرپەنجە وازی لە ژیانی دەرەوە هێنا و گەڕایەوە. 10 ساڵ زیاترە بە تەنها دەژی. بە سەدەها کەس چوونەتە داخوازیکردنی دەڵێ خەش و ناکەم. زۆری پیاوانی ئەم شارە بیر لە گونی خۆیان و ورگی خۆیان دەکەنەوە. لە دڵی خۆم داوتم بەڕاست ئەمە هەر بۆ من باشە ڕەنگە بە من ڕازی بێت. من بەم تەمەنەوە نەگونم باش ئیش دەکاو نەورگم. بۆم نووسی خانم زۆر سوپاس کە دێڕەکانی منت بەدڵە. هەرچەند دەقسەی خۆمان بێت منی شەترەنج باش دەزانم بەڵام تخوا پێم مەڵێ ڕۆڵە. هەرچەند لە دڵەوە کۆڵێ پێم خۆشە و پێی گەنج دەبمەوە بەڵام من لە تۆ گەورەترم. نووسی بڕوا ناکەم ڕۆڵە. وەگوتم تەمەنم 63 ساڵە. قابیلە لە من گەورەتر بیت و شەو ڕۆژ لەسەر فەیسبوک بیت. ناچێ بەعقڵە. ئەو هەموو هاوڕێت هەبێ و دنیات بەخۆتەوە خەریک کرد بێت و ئەو هەموو وزێت تێدا بێت و لە منیش بە تەمەنتر بیت. نووسیم باشە خانم گەر من تەمەنم لە تۆ گەورەتر بێت ئیجازە دەدەی لە دەرەوە داعوەتی چایەکت بکەم؟ ئەی بۆ نا من ئەم ماوەیە زۆر لاپەڕەکەی تۆم خوێندوتەوە و کەسێکی مەعقولی لەلام. ئەگەر وەک خۆت دەڵێی لە من گەورەتر بیت ئەوە دەتوانین ئێوارە بۆ نیو سەعاتێک یەکتری ببینین. خێرا نووسیم باشە خانم سەعات 6 لە پارکی دایک چۆن یەکتری ببینین لێەوە بەرەو کافەیەک دەڕۆین. ئەویش نووسی ئۆکەی. کە سەیرم کرد سەعات 3 بەپەلە لاپتۆپەکەم کوژاندەوە و دووشێکم کرد و ڕیشم تاشی. من بۆیە پارکی دایکم هەڵبژارد دەمزانی بۆ ئەو تەنها 5 دقیقەیە بۆ منیش 8 دقیقە. قاتەکەم لەبەر کرد کە 10 ساڵ دەبێ لەبەرم نەکردووە. شڵەژا بووم. یەکەم جار بوو واز و لاپتۆپەکەم کوژێنمەوە. دەدوت شتێکم لێون بووە. لە پڕ جارێکی تر کردمەوە و چوومەوە ناو فەیسبوک. ئەو لەوێ نەما بوو. قاتەکەم داکەند و جلێکی گەنجانم لەبەر کرد. لاپتۆپەکەم کوژاندەوە. جلەکانم داکەندەوە و قاتەکەم لەبەر کردەوە. لە شڵەژاویدا هەموو گیانم بوو بە ئاو. خۆم داکەندەوە و ئاوێکی ترم کرد بە خۆمدا. هاتمە دەرەوە و قاتەکەم پۆشیەوە و چوومە بەر دەرگا. کە دەرگاکەم داخست پێم سیر بوو خۆم لە دەرەوە بینی. هەستم کرد 10 ساڵ زیاترە من نەچوومەتە دەرەوە. بەهێمنی بەرەو پارکەکە بەڕێکەوتم کە بە پیاسە لێرەوە 8 دقیقەیەکە. دەمەوێت پیشانی بدەم کە زۆر ئاساییم بەڵام ناتوانم. یاو لە فەیسبوکدا دەتوانێت بە ئاسانی خۆی بگۆڕێ بەڵام هەر کە هاتە دەرەوە زۆر زەحمەتە. ئەوە ئێستا لەسەر کورسیەک لە پارکی دایک دانیشتوم. ساعتێکی زیاتر ماوە بۆ هاتنی ژنی ژێرباران. شڵەژاندن بەری نەداوم و
چین ئارەق دەکەمەوە، بەڵام دڵم بۆ خۆشە کە ماڵەوە زۆر نزیکە بۆ دووشکردنێکی تر. ژنی ژێربارانی دووەم. هاوڕێیانی فەیسبووک، من تووشی گرفتێکی گەورە هاتوومە و پێویستم بە یارمەتی ئێوەیە. دەمەوێت ئێوە یەکێکم بۆ بدۆزنەوە کە لە دوێنێەوە لێمون بوو نازانم چی بکەم و ئەنتەرنێتی کوێ بکەم بەسەر خۆمدا. من ژنی ژێرباران وەک زۆربەتان ئاگاتان لێ لەگەڵ ئەو نووسەرە ڕۆحگەنجە 72 ساڵەدا ئەو ئێوارەی لە پارکی دایەکێکمان بینی و بەرەو خوار بووینەوە و لە شوێنێک خاوەیەکمان خواردەوە. نا، تکایە داوام لێ مەکەن چیمان وت و باسی چیمان کرد. پرسیار مەکەن من چەند شڵژا بووم و ئەویش چەند جار چوو بۆ ماڵەوە تا دووش بکات. بە ئەمانە تەنها هی خۆمان بێت و لەگەڵ کەسی تردا بەشی نەکەین. بەڵام ئەوەی من دەمەوێت بەشی بکەم لەگەڵتاندا ئەوەیە کە ئێمە تا ئێستا 4 جار یەکتریمان بینیوە و هەر جارێکیش هەستم کردووە 10 ساڵ گەنجتر بوومەتەوە. ئێمە ئەم ماوەیە بەقەد ئەسێرەکانی ئاسمان نامەمان بۆ یەک نووسیوە، بەقەد هەموو هاوڕێ دەگمەنەکانی دنیا ئاگامان لێک بووە، بە ژمارەی دڵۆپە بارانەکانی سەدەیەک دڵمان لایەک بووە. بەڵام ئیتر ئێستا پێویستم بە یارمەتی ئێوێ و لە دوێنێ ئێوارەوە لێمون بوو و نایەتە سەرخەت. دەمەوێت گەریەکێ دەیناسێ با بۆم دۆزێتەوە و پێی بڵێ کە ژنی ژێرباران چاوەڕێتە و دوودڵی خەریکە وەک تیمساحێک بیخوات. ئەمە سەدەمین نامەیە بۆی دەنووسم و وەڵامی نییە. ئەم پۆستەچیانی من بۆ گاڵتەم پێ دەکەن، نامەکانم بۆ دەشارنەوە و بۆ کوێی دەبن خوایە. گرنگ نییە، با 1000ش بنووسم و لەو 1000ش تەنها یەکێکیان بگات. من بەسمە، تەنها یەک وەڵامی کورتیشم لەو دەوێ، وەڵامێک پێم بڵێ ئەو ماوە هەناسە دەدات و دەژی، بەبێ منیش بێقەینە، بەس وەڵام باتەوە. دوێنێ هەر لە پارکی دایک دەبۆیە بۆ جاری پێنجەم یەکتری ببینین و من وەک هەمیشە لە چوونەکانمدا دواکەوتم و تا چەند جارێک خۆم شت و جلی جوانم دۆزیەوە و ماکیاژێکی تەنکم کرد. لەگەڵ بڵقە زۆرەکانی قاچمدا کە هەموو گۆرەیەکانمی کردبوو بە خوێن. لە دۆڵابە قاوەیەکەمدا کە هی ساڵەکانی پەنجایە و پڕە لە نەخشی جوان جوان پێڵایەکم دۆزیەوە کە لەگەڵ جانتا و جلەکانمدا بگونجێ. هەموو ئەمانە لەگەڵ شەرم و سووربوونەوە و شڵەژانمدا وەک ژنێکی ژێر باران وایان کرد کات وەک شمشێرێک من بکات بە دوولەتەوە و 40 دقیقە دوا بکەوم. نا، وامەزانن کە چەند ساڵ لە دەرۆژیام ئیتر وا دەکات من شەرم نەکەم و نەشڵەژێم. ئێمەی ژنان و کچان لە هەموو تەمەنێکدا هەر بچین بۆ ژوان و دەیت شەرم و سووربوونەوەی خۆمان هەیە. کاتێ چووم ئەوی لێ نەما بوو. نا، بڕوا ناکەم لێم ئاجز بوو بێ، بڕوا ناکەم لە دواکەوتنم بێزار بوو بێ. من بیناسم ئەو وانە، بەڵام ئەبێ شتێکی گرنگ هات بێتە پێشەوە. ڕەنگە نەخۆش کەوت بێ و نەیتوانی بێت بمێنێتەوە لەسەر ئەو کورسی کە ئەم چەند جارێک تریمان لێ بینیوە. نامەیەکم دۆزیە و لەسەر زەرفەکەی نووسرا بوو بۆ تۆ، ئەی ژنی ژێرباران، ئەی ئەسمەری باڵا بەرز، ئەی هاوڕێ کە بە وشە دنیایەکی سەحریمان دروست کرد کە وەک گەردوون هەموو ڕۆژێک لە گەورە بوون و فراون بووندایە. هەموو کلیلەکانم بۆ تۆ خانم. نا، تکایە کەس پرسیاری ئەوە نەکا کە مەبەستی لەو کلیلانە چییە. ئەو کلیلانەش نامەوێت لەگەڵ کەسدا بەشی بکەم، بەڵام نامەکەم هەڵگرتەوە و کردمەوە وەک پشکۆیەک بەدەستمەوە بێ هەستم بە سووتانێکی سەیر کرد. وەک بولبولێک لە ئاسمانەوە خۆی بۆ نەگیرێتەوە و خۆی با بە پەنجەرەیەکدا ئاوا خۆم بەسەر ئەو کورسێدادا کە هەمیشە کەمێک لەسەریدا دەنیشتین و قسە دەگۆڕینەوە و پێش ئەوی بەرەو کافەیەک بکەوینە ڕێ. ئەو دوێنێ لە فەیسبووکدا بە منی وت کە هەندێک دیێڕی بۆ نووسیم لەگەڵ خۆیدا دایانهێنێ کە تەنها بۆ منە و نایەوێت جارێ بیخاتە ناو پێیجەکەیەوە. ئەو دەیەوێ یەکەم جار من بیان بینم. ئەو باش دەزانێ من بە دێڕەکانی ئەو گەنج دەبمەوە و پێویستم پێیانە. بۆیە من لێرەدا نامەکەی ئەوتان بۆدا دەبەزێنم بۆ شەرتی پەیمانم پێ بدەن گەرێکی هەواڵی ئەو دەزانێ یەکسەر پێم بڵێ و بۆم بنووسێ. چونکە من دوێنێ هیچ نەخەوتم و چاوەڕێی ئەو بووم. بە درێژایی ئەم ڕۆژ من لە فەیسبووک نەچوومەتە دەرەوە و هەر چاوەڕێی وەڵامێکم لەوە بێت. تەنها بەڕاکردن سەرێکم دایەوە لە پارکی دایک. ئەم جارە هەر خۆشم نەگۆڕی بوو، بەڵام لە کاتی خۆیدا بێ دواکەوتن. ماکیاژیشم نەکرد بوو. بڕوا بکەن هەر بە تراکسوو دەکەمەوە کە ڕەنگێکی زەردی لیمۆیی هەیە و زۆرم خۆش دەوێ. هەمیشە کە نامی بۆ دەنووسم لە بەری دەکەم ڕام کرد. وتم بەشکم ئەمە خوایە لەوێ بێ. لەوێ نەبوو، نەمویست خەڵک بۆ جلانەوە زۆر بمبینێت. زوو هاتمەوە بەردەم لاپتۆپەکەم بە بێوەی لێچوو بێتمە دەرەوە. نامەی یەکەم.
جەژنی تۆش پیرۆز بێ خانم. سوپاس بۆ وێنانی ناردبووت. من کە زەردەخەنەکەتم بینی اینجا کردم بە جەژن. وەک دەڵێن دەبێ خەڵکی مانگ ببینن بۆ ئەوی بیکەنە جەژن. من وێنەکەی تۆم بینی. دەزانی خانم من هەموو ڕۆژێک وێنەکەی تۆ دەبینم جەژنە لەلام. نامەی دووەم. من ماوەیەکی زۆرە دەمەوێت بەبێت تۆ بچم بۆ شوێنان و ناتوانم. چونکە هەمیشە لەگەڵم دای. ئەمە چ نهێنیە کە خانمی ژێرباران. چ نهێنیە؟ نامەی سێم. ئەو ڕۆژەوتم دەچم بۆ نیو ساعتێک سەیری پرۆگرامی ئەستێرەکان دەکەم. پرسیارم لێ کردی ئایا دەتوانم نیو ساعت بەجێت بێڵم. زۆر نییە. تۆش زانیت من حەزم لەو پرۆگرامەیە وتت بڕۆ سەیری بکە. هەرچەندە نیو دەقیقەش زۆرە بەڵام کە تەواو بوو زۆرەوە و چاوەڕێتم. دەزانی من قەت نەڕۆشتم و لە بەردەمی شاشی لاپتۆپەکەمدا زیر ناوەکەتم دەکرد. لای من تۆ تاقە ئەستێری درەوشاوی ئاسمان بوویت و زوو بۆم دەنووسیت. نامەی چوارەم. ئیدی من لەو ڕۆژەوە لە نێوان ئەوەی سەیری ئەستێرە بکەم و قسە لەگەڵ تۆدا بکەم ئەوە من دۆمیان هەڵدەبژێرم چونکە لەگەڵ تۆ قسەکردن مانای من لەگەڵ ئەستێرە قسە دەکەم. نامەی پێنجەم. من ئەمڕۆ هەوڵێکی زۆرمدا دڵم لات نەبێ بەڵام فەشەلم هێنا. وەک شوێنێ بەر بوومە لەرزە کەوت بێ بەسەر خۆمدا وێران بووم. ئای کە من ئازام بۆ وێرانکردنی خۆم خانمی ژێرباران. کەس لەوەدا لە من ئازاتر نییە. بڕوا بکە. نامەی شەشەم. لەوەتی تۆ وێنانی خۆتت بۆ ناردووم تاقەتم نەماوە سەیری وێنی هیچ کەسێکی تر بکەم. نامەی حەوتم. گەر ئێمە هاوڕێ ئەبەدی یەکتر نەبین و من هەوڵ بدەم و بتوانم تۆ لەبیر بکەم ئەوە بەختەوەرترین کەسی ئەم دنیایم. ئەگەر هاوڕێ ئەبەدی یەک بین و توانم بۆ چرکەیەک فەرامۆشت بکەم ئەوە بەدبەختترین کەس منم. نامەی هەشتەم. من بەشێکی زۆری ژیانم بەگاڵتە و فشە گرتووە. بەشێکی زۆر کەمی بەجددی. تۆ لەو بەشە هەرە دەگمەن و جدیانی ژیانی منی. ئەی جەستە تەڕی بەربارە. نامەی نۆیەم. دوێنێ تا بەیانی نەخەوتم و بیرم لە تۆ دەکردەوە. تۆش نەخەوتیت و بیرت لە من دەکردەوە. دەزانی خانم ژیان هەندێک جارەوە دێنێ بۆی نەخەوین. نامەی دێم. ئەو ڕۆژە بۆت نووسی بووم کە چاوتم بۆ دەنێری. من لە دڵی خۆمدا بێ ئەوی بۆت بنێرم بۆم نووسیت خانم پێویست ناکات چاوت بنێری کە خۆت هەمیشە لە دڵی من دابی. چاوی چی دەنێری؟ نامەی یانزەم. دەزانم تۆ زۆر حەزت لە شۆرباکەی منە بەبێ ئەوەی تامت کرد بێ و بۆم لێ نابێت. دەبێ ڕۆژێ بفەرموویت و داوەتت بکەم. ئەو ڕۆژە بەگاڵتەوە بۆت نووسیم ئەوە دیسان شۆربات لێناوە بەبێ من دێخۆیت بیخۆ عافێت بێ بیخۆ بەبێ من. دەزانی هاوڕێم کاتێ من نانم خوارد قاپێکم لە بەرامبەر خۆمدا بۆ تۆ دانابوو. نامەی دوانزەم. دوێنێ تام هەبوو وەک زۆپایەک دەسووتام. خانم هەچ کاتێ سەرمات بوو پێم بڵێ دێم و بۆت دادەگیرسێم. نامەی سیانزەم. بەڵێ ڕاست دەکەی خانمی ژێرباران. هەندێک جار ژیان والولمان دەکات و دەمان شارێتەوە خۆمان بۆ نادۆزرێتەوە. هەروەک ئەکرۆپاتێک چۆن دێ هاتۆ بە ئاسماندا هەڵدەدا و دەبێ هەر هەمووشیان بگرێتەوە. ئێمە جوامان لێ دێ و لەمان جوێتیدا تۆپ دوای تۆپ لێمان دەکەوێ. بەس دەزانی چی خانم چەند تۆپ لە تۆپەکان بۆ من دەنێری بێ دوو دڵی بینێرە بەبێ ئەوەی پێ بزانین چەند تۆپێکمان لەگەڵ یەکدا گۆڕیوەتەوە. نامەی چواردەهەم. چەند مانگێک کە یەکتری دەناسین کەچی دڵی سەدەیەکە ئەی جوانترین و تەڕترین ژنی ژێرباران. نامەی پانزەهەم. ئەم شەوتانی وەشەو بۆ یەکمان نووسی و ماندوو نەبووین تا بە زۆر بە لاچۆ و با دوکانەکەدا بخەین یەکترمان دەرکرد کە شەوشادمان لێ کرد و دوا ڕسەم بۆ نووسی دەدوت یەکەم ڕستەمە بۆت دەنووسم. ئازیزانی فەیسبوک هاوڕێیان ئەمە ئەو نامەیە بوو کە دوێنێ لەسەر کورسی پارکی دایک بۆی بەجێهێشت بووم. من لە دوێنێەوە درۆم نەکرد بێ 100 جار زیاترم خوێندوتەوە. دەمەوێت بۆنی وشە بە وشەی بکەم بزانم بۆنی خواحافیزی لێدێ بۆنی فیراق بۆنی مردن بۆنی لێکترازان. دوای 100 جار خوێندنەوە تەنها دەتوانم بڵێم کە لە بۆنی جوانی بۆنی ژیان بۆنی خۆشەویستی بۆنی باران بۆنی هاوڕێتی بۆنی پاکی زیاتر هیچ بۆنێکی تری لێ نایە. ئەگەر ئێوە دوای خوێندنەوەی هەستان کرد کە نهێنیەک لەو ڕستانەدا هەیە بەمانای خواحافیزی نیشانەیەکی تایە بۆ جێهێشتن تکا دەکەم پێم بڵێن. ئاخر من دوێنێ شەو هیچ نەنووسم. بڕوا ناکەم ئەم شەیش بنوو بڕوا ناکەم تا ئەو نەدۆزمەوە بتوانم بنوو. من وا پەیمانێکی خۆم بردە سەر و نامەکەم بۆ دابزاندن کێ لای خۆی سەیوی دەکات بابی کات بەڵام دەبێ ئێوەش هاوڕێکم بۆ بدۆزنەوە. بڕۆن و بەسەر خەستەخانەکاندا بەسەر پارکەکاندا بەسەر شقامەکاندا دابەش بن بەسەر ماڵەکاندا بگەڕێن و بیدۆزنەوە.
من هێزم نییە و لێرەدا دەنیشم و بە تراکس و دەزەر دەلیمۆیەکەوە چاوەڕێتان دەکەم. گەر هەواڵێکی ناخۆشتان پێ بوو تکا دەکەم پێم مەڵێ، بەڵام گەر ئەو کەسی هەواڵێکی خۆشم پێ بدات ئەوە منیش لە نووکەوە باسی هەموو شتێکی بۆ دەکەم بە چیرۆکی کلیلەکانیشەوە کە هەمیشە دەڵێ خانم هەموو کلیلەکانم بۆ تۆ. گەر بۆتان بگێڕمەوە دەزانم سوور دەزانم تا بەیانی گوێم لێ دەگرن.